گردبوونەوەی ناڕازی وەڵوێستی بەشێک لە وڵاتیان و چین و توێژەکانی هەڵەبجەیە دژی بەردەوامی لەشکرکێشی و بۆردومانەکانی تورکیا بۆ سەرخاکی باشووری کوردستان کردنا قوربانی وڵاتیان و ماڵ و سەرۆت و سامانیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوا لە حکوومەتی هەرێم کرا بە نەفەسێکی کوردانە وەڵامی داگیرکاری و هێرشەکان بداتەوە. ئێمە بەو نەفەسەوە قسەیەکەین کە پێشینان لەو بارەوە فەرمویانە برا لە پشت برابێ مەگەر قەزا لە لای خوابێ. لە دوای هاتنی دەسەڵاتدارانی حکوومەتی تورکیا بۆ هەرێمی کوردستان و عێراق و هەڕەشەی هێرشکردنە سەریان بۆ سەر هەرێم و شەنگال داوا لە بەڕێستانەکەین کە لە لووتکەی دەسەڵاتی هەرێمی کوردستاندان و تاکە هێزن بتوانن چاکسازی ئەگەر بتانەوێ ئەنجامی بدەن بۆ ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان باشکەن هیوادارین کە وەڵامێکی کوردانە و مرۆڤ دۆستانە بدەنەوە بە حکوومەتی تورکیا. دەخاکی هەرێمی کوردستان و دابینکردنی ئاسایش و ئارامی هەرێم لە ڕیزی کارنامەی چاکسازیەکەتاندایە. خاڵێکی بەهێز و سەرەکی ئەو چاکسازیە و کارنامەی چاکسازیەکەتان بێت. ئەو کاتە ئێمەی هاوڵاتیش خوێن و ئێسقانی ئێوەین و قەڵغانی ئەو چاکسازیە بین. هاوڵاتیان دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خاک و خەڵکی هەرێمی کوردستان وەڵامی هەبێت و بێدەنگ نەبێت بەرگری لە سەروەری خاکی هەرێمی کوردستان بکات و ڕێگری لە هەر هێرشێک بکات کە هاوڵاتیەکانی لەژێر ڕەشە و مەترسیدا بن و خێزانەکانی ناوچە سنووریەکان بەردەوام لە دڵڕاوکێدا بن و ژیان بگوزارێنن چاوەڕوانی هێرشی ئاسمانی بن و لە ناکاو چەندین خێزان ماڵوێران ببێت. خۆی ئەم بانگێشەی نەکردبێت تورکیا چۆن نەتوانێت بێتە خاکی وڵاتێک بە قانونی نێودەوڵەتی ناتوانێت بستێک خاکی وڵاتێکی تر ببەزێنێ. ئەمە ئیتفاقەیەکە لە بینی کورد و تورکیایە لەگەڵ حکوومەتی عێراقیایە. شەنگار هێزی کوردی تایە، عێراقی تایە، سووریشی تایە. ئێستا ئەیانەوێت ئیتفاقیە بکەن کە شەنگاریش بفرۆشن. حکوومەتی هەرێمە بێ هەڵوەستی هەبێ. ئەو کەسانەی کە تا ئێستا لە قەسفەکانی تورکیا کوژراون ئەبێ تورکیا تەعویزیان بە دەقات باتەوە چونکە ماڵ و سەرگەردان بوونی سە زۆربەی لادیەکان چۆڵ کراون لەبەر قەسفی تارەی تورکی. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی 30 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو هەموو ناکۆکی و ناتەبایە و ململانەی ناشەریفانەی نێوان حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستانەوە کوردستانیان کردووە بە مەیدانێکی هەرزان و بێخاوەن بۆ دام و دەستگا و بۆ مخابرات ئەقلیمیەکان کە بە ئارزوی خۆیان هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە و من ئێستا ئەتوانم بڵێم هیچ دەسەڵات و هیچ سەلاحیەتێک لە دەست هەرێمی کوردستان لە دەست دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە نەماوە بەڵکو ئەوانەی کە حکمی هەرێمی کوردستانەکەن و ئەجەنداکانی خۆیان لە هەرێمی کوردستانە جێبەجێەکەن ئەوە دەوڵەتە داگیرکەرەکانن. ماوەی چەند مانگێکە دەوڵەتی تورکیا دەستی کردوێتەوە بە بۆردومانکردنی خاکی هەرێمی کوردستان بە بیانووی لە ناوبردنی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان و بەو هۆیەشەوە وڵاتیانی مەدەنی دەکرێنە ئامانج و دەبنا قوربانی و ماڵ و سەرۆت و سامانیان وێران دەکرێت. حکوومەتی هەرێمیش بێدەنگی هەڵبژاردووە و دەیان گوندی ناوچە سنووریەکانی تورکیا بۆی هێرشەکانی تورکیا و پاراستنی سەر و ماڵیان چۆڵ کراون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.